افرو شاندکی مالبند چار رخصنا بادینانی کتیان اجتماعی کردستان به سروکاتیا هرم کمال آغا اندام سرکرداتی و برپرس مالبندی سردانا برای ترکمانی لق موصل کرنوجی علی محمد علی برپرس لق موصلی برای ترکمانی و حد نپیشوازی کرن در نشته که دانستاندل سراو شانهای هرم کردستان و مکم کرنا پیوندی نابر هر دو آلیان دا هاتا کرن. سەبارەت بە سەردانی ئەمڕۆی هەواڵامان لە مەلبەندی دهۆک بە بۆنەی کردنەوەی بارەگای لقی جەبهەی تورکمانی مووسڵ لە شاری دهۆک بەم بۆنەوە هاتین هەم پیرۆزبایان لێ بکەین دەستخۆشان لێ بکەین دیارە پێشتریش برایانی جەبهەی تورکمانی لە شاری مووسڵ دەوری کاریگەریان هەبووە دەوری خێر و باشیان هەبووە بۆ کۆکردنەوە بۆ هاریکاریکردن لەگەر چ لە ڕووی لایەنە سیاسەکانی پارتە سیاسە کوردیەکان لە شاری مووسڵ هەمان بیر بۆچوون و لێنگزیک بوونەوە هەبوو و لەمان کاتیشدا بەرامبەر تیرۆر هەمان بیر بۆچوونیان هەبوو لەگەر لایەنە سیاسە کوردیەکان بە تایبەتی نێوانێکی تنشمانی کوردستان و لقی جەبهەی تورکمانی مووسڵ هەر لە بیدایەتیوە لە سەرەتاوەتوان بڵێن پەیوەندیی باش و با بڵێن کۆنتاک بووە لە بینیوان لە نێوانماندا و پشگیری پێشمەرگەش بۆوان و بارگەکانیوانە ڕابردوو هەموو کاتێک هاوکار و هەماک بوونە. هذه الزيارات تعتبر من الزيارات التاريخية في تاريخ اف سردانه اك جوان سردان مجویه دنافبرا اکتین اجتماعی کردستان و برای ترکمانی لعراق و امگل کیف خوشین به سردانه و دخوازین اف جور سردانان بردوام بن داکو پیوندیان خوب بهز بخینو رهنوی دیر ببین هندی ام بشین و پیک و ارمانجان خوب جه بینین.